وەک لە سەرزاری خەڵکی ئەم گوندە باسکرا وا بڕیار دەدەن کە ئاسکێک لە نێو گوندەکە بەڕەڵاکەن وتیان ئەگەر ئەم ئاسکە لە کوێ دابنیشێ ئەوە شوێنی دروستکردنی مزگەوتەکە لەوێ دەبێ. بێگومان ئەمەش هاوشێوەی ئەم ڕاستیەیە کە لە شاری مەدینەی پیرۆز ڕوویداوە، ئەویش مزگەوتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ. مزگەوتی دارەت و سەرجەم ئەو کەرستانەی تێدا بەکار هاتووە کە هەموو کەرستەی ئاساین لە خشت دروستکراوە و پانی دیواری ئەم مزگەوتە 1 مەتر پانە، بەرزەکەی نزیکەی 3 مەتر و نیو دەبێ. ڕووبەری ئەم مزگەوتە درێژی 20 مەتر و پانی 10 مەترە. سەقفەکەشی بەکاریتەدا پۆشراوە و پاشان خۆڵ ڕێژ کراوە. ئەمە شوای کردووە لە هاویندا فێنک بێ و لە زستانیشدا گەرم بێ. ئەو مزگەفتە دامەزرانێ ئەو مزگەفتەی دەگەڕێتەوە بۆ 200 سال 220 سال. ساڵی 1805 ئەو تاریخان دایتەمە، ئەوانەیە شارەزاتن لەمە قەدیمترن، ئەو تاریخان دایتەمە. ئەوە لە دەری لەسەر ڕوقحەکەش نووسرایە. ساڵی 1805 دروست کرا لێرە. ئەو مزگەفتە ڕۆژێ خۆی مزگەفت لە دارەتوێ نەبیە وەختی ئەو مزگەفتە دروست کرایە. گوندەکە فکریان وە بێ مزگەفتێ بکەن، فکریان وە بێ مزگەفتێ بکەن. لە بەینێ 2 تاریقەت لە گوندی بێ، قادری و نەخشەبەندی. ئەوجا هەر کەس حەزی کردیە لە گەڕەتی خۆی مزگەفتەکە دروست بکری. ئەوجا براگەورەی گوندیژاغێ گوندی میێوانی هاتیە، میێوانەکی شێخێ سوورچیان، شێخ محەممەدە، شێخ ئەحمەدە، نزانشانیان بینە، هاتیە بیتە میێوانی باسێ مزگەفتیان کردیە. گوتی تیانگوڵ مزگەفتێکی لە خۆ دروست ناکەن، لۆ ئەتان کەنجیانگۆ مزگەفتێ دەکەن، دیوەخانێ نوێژێ دەکەن. و ئاغاش گوتی وەڵاوە چاومە لێ مزگەفتێ بکەین، بەس دەورێش و سۆفیەوە پێک نایەن، هەر کەس و لۆ گەڕەتێش خۆ ڕادەکێشی. وەڵا دیارە شێخی سوورچیانیش ئەوەی هەبیە مامزی هەبیە، مامزە چکەی هەبیە مال. گوتی تێ نەبە دەورێشان دەبی نەبە سۆفیان دەبی، ئەو شیوانە ئاوی هەبیە. ئەو ئێرانە ئاو پێداتیە لە بۆ دەستنوێژ هاتینە دەستنوێژێ مامزش لەگەلیان بیە. شێخەکە گوتی ئەمەوا دەستینە سەر ئاوێ لۆ دەستنوێژێ، ئەگەر لە سەرێ چوین و ئەگەر لە سەرێ هاتین مامزەکە لە شوێن دەرێ خەفت لە شوێن دەرێ نووست ئەلێرێن گۆ مزگەفتە دروست دەکەن، نە بە دەورێشی دەبی نە بە سۆفی دەبی. وەڵاوان شاتینە دیارە مزگەفتە ئەو کە مامزەکە لێرە نووسە، گوتی ئەرە جێ مزگەفتەیە، ئەوجە دەورێش بی سۆفی بی لۆشێ قازان بی لۆ شێ زەرەر بی. ئەلێرە مزگەفتەکان دروست کردیە بە خەلشێ گوندی، فەلاعێ گوندی. لێرە هەرکەس لە قەدەر عالی خۆ لە مال 2 زەلامە 1000 لە بنی بڕیا، زەلامەکە 500 لە بنی بڕیا، هیناتی ئەلێرەی دانا هەوەستا و عەمەلە و هەمیان بەخۆ کردیە. وەڵام مزگەفتیان تەواو کردیە و مزگەفتەکە ئەوە یاڵعەنوا دەبینن و